بیسەر و خۆشەویستەکانی من سڵاوتان لێبێت لە چاوپێکەوتنێکی تایبەتی ترا لە بەرنامە جوانەکە ڕەنگاڵە گەڕاینەوە لاتان ئەو بەرنامەی تێکۆشێ لەگەڵ هەر چاوپێکەوتنێکی خاتوونێکی سەرکەوتوو بە ئێوە بناسێنێ و سەبارەت بە کار و چالاکی سەرکەوتنەکانی بۆ ئێوە ڕوو بخات و ببێت بە سنبولێک بۆی کە ڕێگای ئەوان پێش بگرن. ئەمڕۆژ لەگەڵ خاتوونێ لە بواری وەرزشە کە توانیوێتی سەرکەوتن بەدەستبێنێ خاتو ئانیتا کەریمی چاوپێکەوتن مەبێت و لەگەڵ یا گفتوگۆیەکی تێروتەسەر ئاماداکەم. نەکەم بەرنامەی ئەمڕۆ لە کیسی خۆتان بن تاوەکو کۆتایی بینەر و بیسەری بەرنامەکەم بمێننەوە. سلام علیکم خسته سلام عرض ادب مثل خدمت خودتان و کارگل محترمتان بخیر بن بانچو خوش بێمانە لەگەڵ جەنابتانە. ئەمەیەکە یەکەم پرسیارم سەبارەت بەوە دەست پێ بکەم چۆن بوو کە عەلاقەی خۆتان نیشاندا بەم بوارە و حرفەی وەرزش بەتایبەت لە بەخشی ڕەزمی هەڵتان بژاردووە و ئێستا سەرقاڵیەم ئیشان. من کلا ناحیەی ڕشتەی ڕەزمیە کارم ناکرد. ڕشتەی ئەسڵی خۆم ڕشتەی ئەیروبیک بوو سانس دوای ڕشتەی ئەیروبیکەکەی خۆم ڕەزمی کاریان نەکرد یەک دوو دەفە دانیشتم کلان ڕشتەی ڕەزمیم تواشا کرد عەلاقەم نیشاندا گەڕیان بە شوێن ئوستادێ خاسە چوومە لای ئوستادە دۆرەی هونەرجی خۆم ئاغاز کرد و ئیسیشا هەمەخەمەد مناڵەکان و کارەکەمەوە باشکا بۆ عنوان مۆرەبی و قەبلەنیش قارەمانی کارم کرد لە زۆر باشە. ئەمیشت کە دەست پێ کردووە ئەم وەرزشە ڕەزمی کۆنفو لەڕووی عەلاقەی خۆتەوە لەڕووی حەزی خۆتەوە دەست پێ کردووە یان خود بۆ نمونە هەروە ڕۆژێویت حەز دەکەم کە وەرزشوانێکم لێ دەربێت و لەم بوارەیە بتوانم خزمەت نەوەڵاوتم پێتانە کە ئەو چەند دەفە دانیشتم تواشان کرد عەلاقەی خاصم نیشاندا لە ڕووی عەلاقە و خۆشەویستی خۆمەوە چوومە ئەم ڕشتەی ڕەزمی کۆنفووە. زۆر باشە. ئاماژەت بۆ یاکەوتت پێشتر من ئەیرۆبیکم کار کردووە چەند ساڵ لەو بوارەیە کارت کرد؟ ئەیروبیک من 2 ساڵە حرفەی کارم کردگە ئایسە نزیک 8-9 ساڵە ڕشتەکار ڕەزمی کۆنگفو بۆکس بە تۆرە حرفەی کارەکەم لە تەک هەم خۆم مناڵەکان. دوای ئەیرۆبیکەکە یەکەم وەرزشی ڕەزمی کە دەست پێ کردبوو کامیان بوو؟ کۆنگفو بوو. کۆنگفو بۆ ئێستا چەند ساڵە؟ ئایسە کۆنگفو من 4 ساڵ قارەمانی کارم کردگە 2 ساڵیشە مۆرەبیگەریم ئاغاز کردگە مۆرەبیگەری کارەکەم لە تەک مناڵەکان. لە تەمەنی چۆنەوە دەست پێ کرد؟ من لە تەمەنی 28 ساڵێکە. زۆر باشە. ئەمە سەبارەت بۆ مەقامانی کە تایسە بەدەستت هێناوە ئێستا بەشداریکردنت لە مسابقاتی وستانی بوو بێت کشوەری بوو بێت یان خود لیگ هەرچەند شارەزایم لەسەری نێوزانیاری تەواوەتیم لەسەری نییە کە وەرزشی کۆنفو بەخشی مسابقاتی لیگی هەیە یان خودنا ئەمە سەبارەت بە چۆنیەتی بەرگوزارکردنی مسابقەکانیش خۆت گفتوگۆمان بۆ بکەیت. بەڵێ ڕشتەی ڕەزمی کۆنگفو نە لیگی بوو نە ئۆلۆمپیک 6 مانگە خۆیان دەرگیر کار ئۆلۆمپیک کردگە کە مناڵ بە زوودی ئەچنە ناو ڕەشی ئۆلۆمپیک وەمانە. دوای ئەوە من چەندانە مداڵ و حکومەی قارەمانی ئوستانی کەشوەری مەز جدیدەنیش اتفاقا ئالەم مابەینا مناڵەکان مناو مسابقە شرکەردا خۆشم شرکت کرد بۆ عنوان نەفەرێ دووم انتخاب بووم ئینشاڵڵا ئەگەر قسمەت بێ ئەچین بۆ ئەرمەنستان بۆ کەشوەری. زۆر باشە. ئەوەی کە نازناوی کە ئەتوانین بڵێن نازناوێکی گەورەیەکە بەدەستت هێناوە عەزوی نایب ڕئیسی دفاع شەخسی ئوستانی کوردستان لە بانوانی. ئەمە چۆناهی خاتوونێک کە توانێت ئەم شتە بەدەست بێنێت ئەبێت چەند ساڵ خزمەت بکات لە بواری وەرزشێکی ڕەزمی جاتوانێت یان خود نابێت چەندین مەقام و چەندین مەداڵ بەدەست بێنی ئینجا و نازناوی پێ بەخشن؟ وەڵا بەقەڵ معروف منیش خۆم سوپرایز بۆم بۆ ئەم نایب ڕئیسیە شەوێ هەروە پەیامەکە هاتم لە گوشەکەمان ناوا ساوەکە بە عنوان نایب ڕئیس بووم مۆتالعەیان کرد چوون بەڕێسییان کردو کە بە عنوان مۆرەبی کامەڵەن فعالم لە هەرچی حەیتا لە هەرچیش داوەریە مۆرەبیگەریە فعالیەتم شروع کرد و فعالیەتم بوو منیا بۆ عنوان نایب ڕئیس ڕشتەی دفاع شەخسی انتخاب کرد ناگفتە نەمەنێ کە دفاع شەخسیش کارەکەم وەلێ بەتۆر حرفەی لە تەک مناڵەکانە چونکە هەزینەی ها لەبانە و هەرکەس ناتوانێت ناو دفاع شەخسیە شرکت کات و ناو باشکە فعالیەتی بێت. زۆر باشە. چۆناهی توانی بەدەستی بێنی ئەوەی کە تۆی سەزانم شارەزایی زانیاری زیاترێت تا بە بینەرانیشمان بڵێ کەسێکە بێن نازناوە بەدەست بێنێت لە ڕووی چیەوە هەڵی ئەبژێرن؟ وەڵا لە ڕووی عەلاقەی خۆی ئەوڵەن بە ڕشتەگە لە ڕەزمی بعد فعالیەتی بێت لە هەرچی حەیتەیە کاری و زەمینەیە
ڕزمیە و هیچ وەخت کەمبوو دەدانەنە لەم ڕشتا واقعا فعالیەتی بێت. چ کەسانی هەن کە ئەم نازناوەتان پێ بەخشن؟ وەڵا خۆشم متوجه نەوەم سوالەکەتان. چ کەسانێک هەن ئەم شتەیان لە ئەستۆیە یانی ها بەرعهدەیە هەتاکوونێ نازناو یانی لەقەبی هەیئەتی ئەم هەیئەتتان یان کە پێ بەخشیوە چ کەسانی ئەم نازناوەیان پێداون ئەم لەقەبەیان بەڵێ من کۆلە نەمایەندگیە ئێران ئاغای حسێنی گۆرگی ئەم لەقەبۆ هەنار بۆ من کە بە عنوان نایب ڕئیس ئوستان انتخاب بم بعدیش جدیدەنیش لێمیان دعوت کرد کە بچم لە تارانە بۆ حکم و حكم نائب رئيسي كفعالية خم ناو باشا بعنوان مربية دفاع شخصيش آغاز كم. باشا. جعل ورزش رزمي كونفو يصير قالي شيء تريشن. جانا كم. جعل ورزش رزمي كونفو. بلا. قالي شو ورزش كرزمي تناو ورزش كرزمي. بلا من عايز بطور حرفي خريج رشته رزمي بوكس تشكاره كم ولی چون رشته رزمي بوكس پیاگانز نتامنا باشا آموزشی بم خام لتک مربیه کم بسور حرفی کاره کم. ئەیسا خۆشت لە ژێر نەزەری مڕەبیت بۆ بۆکسی؟ بەڵێ خۆشم ژێر نەزەر مڕەبی. باشە چۆن بۆ بڕیارەتدا کە لە پەنای وەرزشی ڕزمی کۆنفۆکەت ئەو بڕیارە بێ کە بڵێ من وەرزشێکی ڕزمی تریش ئەمەوێ کاریتی ئەنجام بەم؟ وڵا وتم بە دلیل کە خۆم واقعا خۆشم تێ لە ڕشتەی ڕزمی کۆنفۆ هیچ وەخت لە هیچ لەحازێک و کەمم دانە ناگەبووە لە شرایطێک هابووکم کە ئەسڵ نەمتانێت ڕشتەی ڕزمی کۆنفۆ یا ڕشتەی ڕزمی گەلێت لە ئێدامە بەم بۆ وەسە چووگم و ئەدامەم داگا فقط بەخاترەوە علاقەی خۆم هەست بە ڕشتێگە ڕزمی بۆکسیشم انتخاب کرد لە کناریە. زۆر باشە. ئێستا فێرخوازیشتانە شاگردیشتان هەیە بۆ بۆکسەری؟ شاگرد وتم چون کە ڕشتێکی پیاگانەست ناتانم شاگرد قبولکەم فقط مەجبورم خۆم حرفەی کارکەم. یعنی هیچ خاتونێک ناتوانێت ئێستا فێرخواز قبول بکات؟ نەوەڵا بێنیش مەسەن لای منەوە کارکەن بە عنوان هۆنەرجوو نەناو مسابقاتە ناو هیچێکە ناتام شێرکەتیان بم فقط بۆ ئامۆزش خۆیان بتانن کارکەن. جەناب بچی بەتوانی تا بەشداری مسابقەکە یان خود مقام بەدەستبێنی لە بۆکسەریان تەنیا لە وەرزشی ڕزمی کۆنفۆ توانیت؟ نەوەڵا فقط لە ڕشتەی ڕزمی کۆنفۆتان دیکمە مقام و حکم و شتە بەدەست بێرم وتم ڕشتەی بۆکس ئەسڵا نەمتانێت. باشە. هەروە کارزانین ئەمەوێت کە سەبارەت بە مرەبیگەریەکەت بڵێین. ئەوەی کە من زانیاریم هەبێت لەسەری کەسێکە بێ هەبێت لە وەرزشە ڕزمیەکان دەوری مرەبیگەری بەدەست بهێنێت پێویستەکە چەندین ساڵ ئەزمون و تەجروبە لەم بوارە کۆ بکاتەوە. اینجا ئێستەکانەوەی کە زانیاریم هەبێت لە ڕێگەی تاقیکردنەوە یان ئیمتحانێکە ئەبێت چەندانە حاڵەتی جوزووە و شتیان کە پێیانی خوێنن لە سایتێکە ما بێ ئەزمونەکەی بەرگوزارە بێ دوای جوای و ئازمونەکە دێتەوە دەورەکەیان پێیان نازانم بۆ کۆنفوش وایە یا سەرجەم وەرزشە ڕزمی؟ کۆلان بۆ ڕشتەی ڕزمی کۆنفۆ 2 هەفتە عەمەڵی ئەچن کارەکەن دوای 2 هەفتە حدودان 10 ڕۆژ مابینە ئیستراحەت دەخەن فۆرجەیان پێیان کە جۆزبەیەک بخوێنن دوای ئەوە کە چوت 12 دانە جۆزبە بە یەک و ئیمتحان ئەگرن ئازمونەکە هاتەوە ئەگەر کەسی کوێتە سەر لە ئازمونەکە بە عنوانە مرەبی یادداوەر انتخابیەکە. باشە. لە وەرزشە ڕزمیەکان کاتێک دەورەی مرەبیگەرەکانیان قبوڵە بێ با مرەبی سەدحی 1 سەدحی 2 سەدحی 3 ناویانە بن لە کۆنفوش وایە؟ بەڵێ ئەمە چۆناهی ئەم سەدحانە؟ ئەم سەدحانە ئایسا من کە هامەناو باشگاکارەکەم گەرەکم بێت لە دۆرەی مرەبیگەریە یا داوەریە شرکەتکەم مرەبیەکە شرکەت مات داوەری دەرەجە 3 یا 2 ئەگرێ بعد دوای 1 ساڵ حتما 1 ساڵ توا بێ لە دۆرەی داوەری مرەبیگەریە جابتانێ بچێت بازم تەقازا بە بۆ داوەری مرەبیگەری دەرەجە 2 یا 1. زۆر باشە. سەبارەت بە مەقامەکان و مەزاڵەکانت ئەمێوە قسە بکەیت تا ئێستا چەندانە مستابقەی مەسنەوەی کە زۆر بەرچاو مستابقەکان کە ئێستاکە کشوەری بوو بێتن یان خوددایە مستابقەیەک بکە دەرەوەی وڵات چوو بێتی مەقامێکت بەدەست هێنا سەبارەت بە ئیفتخارەکان و مەقامەکان کە بەدەست هێنا. مەمنونتانم. من وڵا لە ئوستانیە 4 دانە تەڵام هەست کشوەریش برۆنزێک مەس و نقرێک ئەم دەفە ئاخریشە بە عنوان نەفەر دوومێ ئوستان کشوەری انتخابوم دووم بووم کە ئیشەڵاگە قسمەت بێ بۆ کشوەریش انتخاب بووگین بۆ ئەرمەنستان بچین. بەڵێ زۆر باشە هەر سەرکەوتوو بن. ئەوەی کە ئەیستی کە زانیاری ماوە گرتووە جەنابێت لە شوێنێک ساڵۆنێکی وەرزشی دەستت کردو بۆی کە چەندین فێرخوازت وەرگرتووە و خەریکی وەرزشی ڕزمی کۆنفیان پێڵی ئێستات و چەندانە شاگردت هەیە لەگەڵ کارەکەی؟ وەڵام من تەنها باشگانیە لێرە کارەکەم ئەم باشگامەس و باشگاترمەس لە حاجیاوە کارەکەم هۆنەرگە جوگەلێ فرەتێن ئەوێسن وەلێ کەسگەلێکە پایەسابتن و علاقە نیشانان بە ڕشتێگە ڕزمی حدودان 25 دانە شاگرد مەس هۆنور جوگەلێ سابت وەگەنە تێن مانگێک کارەکەن دین علاقە نیشانان بە ڕشتەکە ئەچن.
باشە ولا پایە سابتەکانم ئەمێنەوە هەمیشە. تایسا تۆ وەکو مڕەبیەک شاگردت بووە کە بتوانانی شاگردی خۆت بگەینەوە ئاسنکەویش مەقامێک بەدەستبێنێ افتخارێک بێت بۆ مڕەبیەکەی گەیاندووتە بۆ مەرحەلە؟ بەڵێ هەر ئەم خانمە کەس لێرە تەمرینەکە یەکمان کەمترە هاتکەنەوە باشگا. ئەوەڵباری بوو ئەسان لە هیچ ڕشتێکە کاری نەکرد و وەرزشی ئەوەڵباری بوو هاتوو کەمتر لە یەکمان شرکەتمدا نەفەری سێڤۆمە کشوەری هاوڕ واقعاً افتخار بوو بۆ من خۆشحاڵمێک کە سەربەڵند بووم لەنەوە نەهاڵەکانیش ئیشتیان ئەوەڵیان هاوڕ. زۆر باشە ئەوەی کە شاگردێکی تۆ مقامێک بەدەستێنێت تا چەند کاریگەری و تەئسیری هەیە لەسەر کارەکەی تۆش؟ وڵا فرە تەئسیریە بۆ من افتخارە کە هەمچین شاگردگە لێتێن ئەتانم بە کەمترین زەمان بیامەوە بان واقعاً خۆشحاڵیش بووم کە کەسێک کەمتر لە یەک مانگتێت لە حیتەی وەرزشیە بچێتە بان واقعاً افتخارم پێوە کرد. زۆر باشە ئەوەی کە کەسێکە بێت وەرزشی ڕەزمی هەڵبژێرێت و بێتە ناو ئەم بوارەوە قورسایی کارەکەی چۆنە تا چەند قورسا بەتایبەت لە سەرەتا و دەستپێکیەوە؟ یعنی لە زەمان شروعیەوە بەڵێ تا چەند ئەم کارە قورسایی هەیە تا چەند سەختی خۆی هەیە تا کوونێ ڕێ بکەوێت و وردە وردێتێت تۆ وڵا کەسێکە تێ بۆ ناڕشتێ ڕەزمی کونگفۆ ناڕەحەتیگە لە خۆی هەست بەد مەستومیەتگەر خاص خۆی هەست کەسێکە تێتە ناو ئەم ڕشتەوە باشکە کارەکە ڕەزمی من لە وەڵۆ ئێژم پیان ئێژم مەستومیەت خاص خۆی هەست بعد ناگا خوب ناڕەحەتگەل پێشتێ ناو ئەم ڕشتە نارمە خۆم سەر و سابەرزەکەمە ملیانە ئەمێنەوە ئەکسەرەنیان ولی ئەکسەرەنیان چون ڕۆحیەیان زعیفە بەم ڕشتێکە لە ناوخۆ ناو باشکە نابێستن ئەسان زمانێک کەمتر ناو باشکە ئەوێستنەوە بعد وتان کە چەند بێنەوە حدودەن کەسێکە واقعاً علاقە بێ بە ڕشتێ ڕەزمی سێ مانگ لایدانەوە منەوە کارکای خەمە ڕێگا ئەتانم شرکەتی بم بۆ کارە مۆرەبیگەری یاداوەریش یانە خۆی ئەتانە هۆنەرجی قبولکانەوە باشکە خۆی تر. زۆر باشە ئەو شاگردانی کە تێم بۆ لای تۆ بەتایبەت لە وەرزشی ڕەسمیە لە تەمەنی چەندێکەوە ئەتوانن بن فێری ئەم وەرزش؟ وڵا لە تەمەنی 8 ساڵ تا 35 ساڵەوە چونکە تا 35 ساڵ من ئەتانم شرکت بەم ناو مسابقە 35 ساڵ بەرەوبەر ئەوێتە پیشکەسوت کە بە هیچ عنوان ناتان فقط مەگەر بێن بەقول معروف ئەنەرژی خۆیان تەقلیەکەنەوە یا بێن بە عنوان کەسێک کارکەن کە لە ئاخرە من بە عنوان مۆرەبی یا داوەر معرفیان کەمە هەیەت کە دۆرەی مۆرەبیگەری و داوەری بگوزەن و بتان بێن ناو باشگاکانە کارکەن. زۆر باشە لەم بواری خۆتا کێ بوو کە تۆی گەیاندووە بە ئێرە کێ بوو کە پاڵپشتی کارەکانت بۆ ویست کە توانیتە ئەم سەرکەوتنانە بەدەست بهێنی؟ وڵات تەنها کەسێکە خۆم حەزمە کرد پێ و حمایەتمە خۆم بوو یعنی هیچ وەکو خاتونێک لە بنە ماڵی خۆت لە خێزانی هیچ کەس پاڵپشتی کارەکان نەمەتەسبانە هیچ کە حمایەتی ناکرێت ئەم دەشمە ناو باشگای شکارەکە ئەمە دەرامەتێکی نییە لە زمینە ئەسان وەرزشکردن چەس ئەچی تەنها کەسە خۆم برەبان و حمایەتم کرد لە خۆم بوو. تۆ خۆت وەکو خاتونێ کەسێ خاتونێکە دێت لەگەڵ تۆ کارەکە چۆناهی پاڵپشتیەکەی چونکە خۆت کەسێکی کە پاڵپشتی دێ نەکراوە خۆت چۆناهی پاڵپشتی خاتونێکەکەی تا بگەینی بە ئامانجەکە تاکوونی سەرکەوتوی بکەی لەم بوارەیە هەرچی کە لە دەستم بێ ئەنجامیان بۆیان اتفاقاً چەند ڕۆژ گذەشتە بوو کە نسبە لە مناڵەکان ناو مسابقە چوونەبان نسبێکیشیان نەچوون ئێتە مسابقەس برد و باختی است خۆم بە هەزینەی خۆمەوە هەم لە لەحاز بە هەزینەی خۆمەوە هەم چون حکم تەهیە کرد بۆیان هەم بە عنوانە جایزەی بوشکم داپیان کە پشتوانێکیان بێ لە وەرزشەکە زەدەنەوەن حمایەتیانم کرد کە بێنەوە بە تەرە وەرزشەکە واقعاً فرێش حەزیان کە ڕۆحیەشیان خاص بوو بەقول معروف خانوادەکانیان تەشەکوریان کرد ڕۆژ بە ڕۆژی لە لەحاز تەمرینی و دەسات بانەوە ئەیان بینم. زۆر باشە ئەی پاڵپشتی خانەوادەکانی ئەوان چۆنە بۆیان؟ واقعاً ئەوان حمایەتیانەکەن. زۆر باشە من کۆلان خانوادەکان تن بۆ لام هێ مناڵەکان کۆلان لە حەچی لە حازە و حمایەت شۆرە. باشە مەیەکە سەبارەت بۆ کە قسە بکەین هەروە کە ئەزانی ساڵانە کۆمەڵێک مسابقەت پێشکەشەکردێ جەنابەت یان خۆت و کەسێکی کە خۆت بەشداری مسابقەکانەکەی یان شاگردێکی خۆت ئاماداکەی بۆ مسابقەکان
ئەو مستابقانی تا ئێستا خۆت بەشداریت کردووە کامیان زۆر گرنگ بووە لات و داد ناوتتە ئەبێ 100 من لەمە مەقام بەدەست بهێنم چین خۆم چین شاگردم بەڵێ من مسابقات فرش شركتم كرجا چاخم چاخ هنرجوم شركت داغا ولی به تایبەت دانه لە مسابقەکان خۆم پێم خۆش بوو شرکتم کردنا یا هەم خۆم هەموو جویەکانم یەکمان قبلەوە کە هەم خۆم لە ڕێدەی بانەچوومە سەر هەم شاگردەکانم خۆشم بۆ عنوان هەم کۆچ هۆنەرجووەکان هەم داوە لەناوە مسابقاتا شرکتم کردگا خۆشبەختانە لە ناویا بە موفقیتگەل خاص دەستمان پێیا کردگە و موفق بووم ناو کارەکەمە باشە هەروە کەزانی ناو دنیای وەرزشەوە بە تایبەت وەرزشە ڕزمیەکانەوە لە مسابقەکان بێت لە تەمرینەکان بێت تووشی هەنێ ڕووداوی ناخۆش وەکو شکانین وەکو ئازارگەشتان بەڕۆبات و ئەم شتانە تووشەیە بۆتان تایسە تووشی ئەم گەشت و گرفت و حاڵەتانە بوویت ناڕەحەتی ناو تووشی بۆ شکانی وستەخان بێت یان خۆت ڕانی ڕۆبات و ئەم شتانە بێ پێشێ ناوەرزشە ڕزمیەکان بەڵێ بەردا 2 ساڵ لەمەوە بەر شرکتمان کرد بۆ ناو مسابقەیەک لە مەریوانە متاسفانە ناو مسابقاتە من مچ دەستم ئاسیبی دی وەلێ بەوە کە مسابقەکە ڕاندەکانم ئەدامە بەم تواو من نەکرد فرە دەستم ئاسیبە جدی دی حدودەن 6-7 مانگ لەگە چابوو ولی با وصفه دستم مستوم و چوام تمرینات و ناباشکا نه تمرینات خم قطع کرد نه تمرینات لتک هنرجوا کما واقعا او مسابقات واقعا راحت کننده بو هم للحاظ روحی و هم للحاظ جسمی و واقعا صدمه جدی دی يعني لو كاتيك توشي رداو بي وموشي دست سي بي دي بو هر كول ندا هر بردوام بو دقيقا تواني تسركوتين بدست تواني والله بو من فردو زۆر باش هەر سەرکەوتوو بی ممنون تشکر هەروەکە ئەزانین لە هەر مسابقەیە کە بەشداری ئەەکەن ئەبنە خاوەنی مەداڵ تا ئێستا توانی تا وەکو افتخاراتێکە بۆ خۆت و بۆ کوردستانەکە بەدەستی بهێنی خاوەنی چەند منداڵی وەڵام من چۆن قارەمانیم دێر بەدەست هاورد و چوومە ناو قارەمانی ڕێدەی قارەمانی کارکەم ئۆستانی سێدانە سێ ڕێدەی قارەمانی تەڵامەست کشوەریش نقرێک و بڕۆنزێک زۆر باشە ئەمێ دوی بزانم چه هەستێکت بووە لە کاتی وەرگرتنی ئەو منداڵانە هەست و حاڵی خۆت لەو ساتە بۆمان وەڵا حەس و حاڵی فرەخۆشیم پێدەستاگا بۆ خۆم افتخارم زانێکە هەمیشە ئاژم بۆ خۆم چون کەسێک نەوە کە حامیم بێت لە لەحاز وەرزشیۆ چە لە حکومدانە منداڵە مۆرەبیگەری هەر شتێکیان داگە بم بۆم افتخار بووگە و افتخارم زانیگە باشە دوای چەند ساڵ کارکردنت خۆدیست وەکو هۆنەرجوو بوو بێتی کە سەرەتا هەر کەسێک وتر لە هەر بوارەکە دەستێکا و هۆنەرجوو یەک دەست پێەکان کتتو پڕێ بە مامۆستا دەزانێت دوای چەند ساڵ توانیت نازناوی مڕبی نازناوی لێژنە بۆ خۆت بەدەست بێنی وەڵام من دوای 2 ساڵەوە کە بۆ عنوان هۆنەرجوو و قارەمانی کارمەگر دوای 2 ساڵەوە تانێ بۆ عنوان دانێ مۆرەبی شناختە شده تحت نظر فدراسیۆنی کشور کار بکەم چون مربیگەلێ تمانەز بدونە مدرکە چن ناو باشگاه کارەکەم ولی من تحت نظر هیئت و فدراسیۆن ئۆستان کارەکەم هەم مربیگەری هەم داوەری شرکتم کردگە و کارەکەم و فعالیەتیش مەز ناو باشگاهکانە زۆر باشە ئەمەوێت سەبارەت بەو نازناوە گەورەی کە وەرت گرتووە و هەم جێ شانازیە بۆ ئێمە کە خاتونێکی کورتواتی نازناوە بەدەستبێنێ هەم دڵیان خۆش زۆر پێ دڵخۆشی ئەوەی کە عزبی نائب ڕئیسی هەیئەتی دفاع شخصی بانوانی کوردستانی سەبارەت بۆ حرفە زیاتر بۆمان قسە بکە کە چۆناهیە و چۆنیشت بەدەست هێنا وڵات بە عنوانی من خۆشم بوومە نایب دفاع شخصی ئۆستان حاڵەتی سوپرایز کننده بوو بووم ڕۆژێ شەوێ دانیشتمە وە گوشیەکەم باس کرد هاتووە سەر گوشیەکەم لە ناو واتساباکە خانم کەریمی بە عنوان نایب ڕئیس و ئۆستان انتخاب بووگن چۆن دەروەخت بوو پەیگیری نەبووم تا سبحا چوومە هەیئەت سوتیان لە جانبێمەوە نۆگا پەیگیریم کرد لە تەریق ژمارەگەلێکەوە کە لە تارانە نەمایەندەی SI2 ئاغای گورگانی کە نەمایەندەی کل ئێرانە تحقیقی کردو لە ناو شار سنا کەسێکە بە عنوان مۆرەبی ناو باشگاهکانە فعالیەتیە و شناختە شدەست هۆنەرجووی چووگەبار لە سەدبانەوە مەداڵاوەر بووم منی بە عنوان نایب ڕئیس و ئۆستان انتخاب کردو باشە ئەمێ ڕێی خۆت وەربگرێم وەکو کەسێکە لەم بوارە لێزانی و شارەزای لە بواری وەرزشە ڕزمیەکانەوە ئەو وەرزشە ڕزمی کە ئێستا خەڵک زۆرتر پێشوازی لێکا ئێستا چ خانمەکان بێت چ ئاغاکان بێ کامیانە وەڵا ڕشتێ کارتا فرە هۆنەرجوو فرە تەرەفداریە چونکە ڕشتەیەکە بدونە
سەدەما ئاسیبی کەمە کۆنتڕۆڵی کارەکەن کۆلەن ئەکسەر هۆنەرجوو چه خانم چاغە ڕویان هاوردە ڕشتێ وەرزشی کاتە. زۆر باشە. جیاوازی وەرزشی کۆنفو لەگەڵ لە وەرزشە ڕزمیەکان زیاتر لە ڕووی چیوەیە؟ لە ڕووی چیەوەیە؟ تەفاوتی ئاچنانی نە کۆلان ڕشتەگەل وەرزشی یەک نۆعان مەگەر فقط بازێک لە ڕشتەکان کۆنتڕۆڵی کارەکان بازێکیشیان ئازاد. ئایسە من خۆم کۆلەن ئازاد کارەکەم سەبکێ ئازاد کارەکەم لە تەکناڵەکانە هیچ تەفاوتێکیان ڕشتە وەرزشیەکان بجۆز بۆکس نەوێت کە فقط حرەکات دەستیەس چە کارکردنی چە بەقۆڵ معروف هەرچی شتیە هەر حاڵەت دەسەپاینەوە لە کۆلان ڕشتەگەل وەرزشی ڕزمی کۆلەن دەسوپا ئەدغامی سناویە. زۆر باشە منێ زیاتر سەبارەت بە وەرزشی کۆنفو بۆ ماقسە بکەیت تاکوونی خەڵک زیاتر بیناسێت ئەوەی کە زۆربەی وەرزشە ڕزمیەکان بەوە ناسراونێسە کارەتا بێ نازام لەوانی کۆنفوش بێت کە بە وەرگرتنی کەمەربەند هەر دەبعەیەک و بۆ نمونە مرۆڤیەکان وەکو تاقیکردنەوەی امتحانی لیان وەرەگرن نەگەرە شتانی کە پێتان فێر کرد بوون زانیتان کەمەربەند بە کەمەربەند بۆیان ئەگۆڕن. سەبارەت بە وەرگردی کەمەربەندەکان بۆ هونەرجوەکانتان چۆن ناهیە چۆن لەگەڵ یان کارەکەن هەر هۆنەرجوویەک دوایی چەند ساڵ چەند مانگەتوانێت کەمەرەکانی بگۆڕێت؟ لە ڕشتێ وەرزشی ڕزمی کۆنفوا کۆلان کەمەربەندمان نییە شتێک بەناو شاڵبەندمانەست. آخرین شاڵبەندێکیش کە هۆنەرجووەتانێ بیگرێت و بچێتە ناوەڕێدەی مرەبیگەری شاڵبەندی قەهوەییە. هۆنەرجوو ئەشەی یەک ساڵ کامەڵ کار کات تا بتانێت لەو دۆرە شرکت کات دۆرەیەکمانەست بەناو دۆرەی کە مەسەن کەمەربەند یا شاڵبەندیان بۆ ئاوازەکان لەو دۆرە شرکت کا لە تەکمای کە من ئازمونێک ئامادەگە جسمانیان لێگرم ناو باشگا ئەگەر تەئید شده بوون لە تەرەفنەوە ئەیانێرمە ناو فیدراسیۆن تحت نەزەر ئاغای باقر محەممەدی ئەوان دەتفەکەن لێنە ئازمونیان لێگرن دوای ئازمونەکە ئەگەر ئەو هۆنەرجووە سەلاحیەتی بێت لەو کارە شاڵبەندی پیان. زۆر باشە ئەو شاڵبەندانە کە ئەیگۆڕن بۆ هونەرجوویەک چەند مانگ ئەخایەنە چەند مانگ تو لە کێشە تاوەکوونە شاڵبەند بە شاڵبەند بگۆڕێ؟ هەر شاڵبەندێکمان 6 مانگ تو لە کێشێ. 6 مانگ بەڵێ ئەژێ 6 مانگ کارکانەوە باشکە ئەویش فعالیەتی فرەجددی بێت نەمەسەن لە حەدی مبتەدیە مەدانەوەک من ناتانە مەسەن معرفی کەمە هەیەت کە ئەم هۆنەرجووە هاتکە مەسەن شاڵبەندێکی پێبن خۆب تا شاڵبەندیش نەبێت ناتانێت لە هیچ دەورێک لە کلاسەکانە شرکت کات. زۆر باشە. حالین لە ئێستاە خۆت بەشداری مسابقە شتەکانێکی یا تەنیا پاڵپشتی هونەرجووەکان تەکەی تا بینێریت بۆ مسابقەکان؟ وەڵا هەمیشە بە عنوانی داوەر وەسە داوەر کنار لە استفادەیان کردگە مەسەن استفادە بووگم بە عنوان داوەر لە کنار زەویە بە عنوان کۆچە هۆنەرجووەکان هەمیشە کارم کردگە کلەن یانێ لە هەر مسابقەیەکە کە هۆنەرجووەکان خۆم شێرکەتداگا هەم داوەر بووگم هەم کۆچ هەم بۆ عنوان مرەبی لە کناریان نابووگم یعنی هەمزەمان لە سێ ڕێدا لە تەکیانە فعاهینم کۆمەکیانم کردگە لە تەکیان نابووم هیچ وەخت گیانم نەهێشکە ئەمتانی هۆنەرجووەکان بەمە دەست دانێ لە مەسەڵان ئەرشەت کلاس بەلێ بەخۆم ئیجازەم نەداگەوە کارکەم کامیشە خۆم لە کناریان نابووم و هەمیشەیش ئەمێنم لە کناریانە. زۆر باشەکە هونەرجووهای مامۆستایەک وەکو تویان هەیە ئەوەنە دڵسۆزە لە کارەکانیانە. پرسیارت لێ بکەم کە هەروەکە ئەزانین لە نێو باشگاکەت و لە حالیان خۆت کچێکت هەیەەوە حرفەکەی هێناوتە سەر حرفە و کاری خۆت خۆت ئەو شتت یا دروست کرد کە حەزکا بە حرفەکەی دایکی یان دەروێت کە سەرنجت ئەیە هەستەکرد ئەویش ئەو تواناییتیایە هەیە؟ وەڵا خۆی لە ڕشتەی کارتا کاریە کرد هەچی تواشایە مەکرد کۆنتڕۆڵی کاریە کرد خۆشی حەزێکرد بە ڕشتەی کارتا چونکە کۆنتڕۆڵی بوو ئاسی پەزیری کەمتر بوو
علاقەی نیشانەدا بۆ ڕشتا منیش ڕۆژێ لە ناو مسابقات کونگفۆ شرکەتمدا متەسفانە هەنانمان ناو ڕینگ لە تەک حەریفەکەیە ئەوەڵباری بوو لە کونگفۆ شرکەتی کردو هاوردگە ملیستەریە دەستی کرد گیریان وەلێ ئیجازەم پێ نەدا ناو ڕینگەکە بێتە دەرەوە بازم هەنانمەوە ناو ڕینگ کایەی کرد چووەبان بووە دوومیش لەو ڕۆژەی تر کەمکەم هات بە تەرەف خۆما وەلێ هەم چین ئایسیچە لە مەسەن چەند ساڵە لای خۆمە و کارەکە ئەو ترسی هەست کە زەربە نەخوات ترسیاگە لەو زەربە کە هەمیشە مەسەن خۆی دوورە خاتەوە لەو زەربە کە زەربە نەخوات و ئاسیب نەوینێ چونکە واقعان ڕشتێ کونگفۆ ئاسیب پەزیری و سەدەمەی فۆقڵادا لەبانەوە هەر کەس ناتانێت دانیشێتەوە ئەو ڕشتە ئێدامە بات وایە بزانم کۆنفۆ کیک بۆکسینگ ئەو دوانێکە لەو ڕشتانن کە ئەوڕێک کە ئاسی پەزیری بەڵێ دقیقاً ئاسی پەزیریان فرەفرەها لەبانەوە باشە ئێستا کردوە ئەزانم وێ زانیاری وەرگرت بێ ڕشتەی کیک بۆکسینیشی فێرخوازی زۆری سەخ زۆر خەڵکە چێ بەلایە جیاوازی ئەو دوانە لە چیایە؟ جیاوازی کیک بۆکسینگ و کونگفۆ کۆلەی حرەکاتی پاس فقط دوو حرەکات شکەمی است کە ئەتانی دوو حرەکات شکەم خاڵیکەیتەوە لە دەست ئستفادەکەی کیک بۆکسینگ هەم سوورەتی ئازادە هەم لە پاو ئازادە تەنها تەفاوەتیانەوەسا کیک بۆکسینگ سوورەت کامڵی است وەلێ کونگفۆ فقط شکەمی است زۆر باشە لە ڕووی قورسایی و سەختی کارەوەکەمیان پێویستی بە زەحمەت و ماندووبوونی زۆرترا کامیان هەردوو ڕشتێ بە ئەنازەی یەک زەحمەتی هەست بە ئەنازەی خۆی دەردەسەرگەل خاص خۆی هەست وەلێ بە نەزەری من کە ڕشتێ کیک بۆکسینگ سەخترا لە ڕووی چیەوە؟ لە ڕووی ئەوە کە کۆلێ حرەکاتی چه سوورەت چه بەدەنی ئازادە زۆر باشە ئەوەی کە پێشوازی خەڵک بەڕێی تۆ وەکو مامۆستای زیاتر لە کامیان پێشوازیەکەن زیاتر دێن بەڕووی کامیانە کۆلەن مردمەکە ڕۆتێ نەکامی باڵی بەلای کام ڕشتەیە زیاترە ئایسێ لەم سەردەمە مۆدەتی کونگفۆ بەڵێ مۆدەتی کونگفۆ واقعەن کەم ڕەنگەوە بووە سەن کەس ڕووی ناهاورە کونگفۆ ئێستا بۆ دلیلەکە ئۆلەمپیکینەوە یا نەچوە ناو هەیتەی کاریگە لە زمینەگە لێتر وەلێ 6 مان ئەوەی کە چوونە ئۆلمپیک وشتا زاهرەن هۆنەرجوو مردم ڕویان هاوڕگە زۆر ڕشتەی کونگفۆ چونکە بە پای ڕشتەگە لێترا ئاسیبی کەمترا زۆر باشە خۆ تا ئێستا بەشداری مسابقەکان کێبڕکەکانی دەرەوەی وڵاتت کردووە لە ڕشتە کۆنفۆ نەوڵام متەسفانە نەمکردگە ئەگەر قسمەت بێ یەک مانگتر ئەگەر قسمەت بێ و پتانین ئەچین بۆ ئەرمەنستان زۆر باشە بۆی کە کەسێک بیەوێت بەشداری کێبڕکەکانی دەرەوەی وڵات بکە وڵاتەکانی کە چ کەسانێک کە توان ئایا هەموو کەسێک کە توانێت بەشدار بێت ئەو مەراحلانی کە بێ کەسێک تێپەڕی کات و بەسەر یا بڕات تا بتوانێت بەشداری کێبڕکەکانی دەرەوەی وڵات کات چین یعنی لە مسابقاتی دەرەوە ئەوڵێن مسابقاتی تشکیلان بەناو مسابقاتی ئوستانی ئەگە من لەو مسابقات ئوستانیا بیتە نەفەر یەک تا سێڤۆم حاڵەتی ئوردووی بۆ دانن یەک هەفتەی ئوردووی تەمرین لە سەختە لە تەکتاکان بەزم ئازمونێکتان لێگرینەوە مەسەن ئازمونی ترمان لێگرنەوە ئەژن ئازمونێکە کەپتانە ناو کشوەریە شرکەت کەنیانە دوای ئەو ئازمونە ئەگەر بەزم بیتە نەفەر ئەوەڵ تا سێڤۆم ئەتانیت مەسەن لە دەر مەسەن بۆ نێرم بۆ کشور مەسەن بۆ مسابقاتە خارج لە کشوەری شرکەتۆبان ئەگەر نا هەل لە ئوستانیا ئەمینیتەوە باشە ئەوەی کە زانیاری وەرگرتی بەڵەنەوە کەسانی کە ئەچین بۆ مسابقەکان کێبڕکەکانی دەرەوەی وڵات کاتێک کە مەقامی یەک تا سێ بەدەستبێنن کۆمەڵێک خەڵاتیان هەیە کۆمەڵێک شتی تایبەتیان پێ ئەبەخشێت چ سوودێکی هەیە چ شتایەکیان پێبەخشێ و کەسانی کە توانن لە کێبڕکەکانی دەرەوەی وڵات و سەرکەوتن بەدەستبێنن وەڵام من چەند ساڵە هامەنەوە هەیەتی کونگفۆ جز ئەوە کە افتخارێ بۆ خۆ منەوێت شتێک خاصیان نەداگا تەقدیرنامەیەکیاندا لە مدەتە بۆ عنوانە مەسەڵەن لە دانیشگا بەرنامەیەکیان بەرگوزار کرد کە لە مۆرەبیان و پیشکەسوەتان و مقام ئاوەرگەل و قارەمانگەل تێن تەقدیرەکەن شتێک خاصنەوە حکمێکیاندا و هەر لەو حەدا تەشویقی ئەگەر مقام بێنی لە مسابقەکانی دەرەوەی وڵات کشوەرەکانیوە من متاسفانە دایسە لە دەری لە کشوەرە شتە شرکەتم نەکردگا وەلێ ژنەفتێکمە کەم تابیش بۆچە نەبووگا زۆر باشە ئەوەی کە ئەزانین هەموو کاتێکە کەسێ وەرزشێکی ڕزمی دەست پێکات
قراني هلا أول مسابقة كبجدارة بدشت السرين سركوتو بيت دقيقة أبي ببردامي أو أنا سيب كوشي أو أنا دوران ببيني تتاو كوني بتواني سكسك وكوتو كسك وكوتوان ليدا بكسك وأنا سركوتو بدس بينت هستو حالة شي بولو لحظاني كتشوتت السرين لدسبيكي كاركت دوران دو تدادنا ونوتواني ببيتو شو هستيك تهب ولا لحظة من أولين مسابقة الشركة كلها توريزابو متاسفانه چون اولین تجربهشون بود چون من ناورینگ لست دوره که نم هاورد حتما خوارو فرفر ناراحت بوم دوروبریش کلن فر جمعیت دانشتون نرون بو ناورینگ که به مدرو نرون بو بعضم هاست مبارزه بکم فرفر پم ناخوش بو چون مدرو لرینگ چون لای مربی کم دست مکری گیریان و تیپ اصلا ناراحتی که گرک نیا مسابقات بردو بختی از هر وقت بخود جرأت و داغ چوکی در نارنگ ولی برابر چندین مردم و جمعیت و چوکی مبارزات برگه نوع افتخار با خود واقعا لو رجوع بخوام قلم دا وقتی که اشم نارنگ حتما مقام آور بون که همیشه شوا بودم. اما سوتان لبرسم كان نهيني سركوتني خود لشيا ابينيت سركوتن خوم لا موفقية قلب هيدا البير لنا سالون ورزشي حماية لمنالقل و كاركردن لتكيانا سرواندي خوم افتخار كاريكي خوم زانم زور باشا چی واد لی اکاک ببردوامی هر روزی که حال استی و روزی دسپیکی ایشی تویا روزی که حال استی چی بستالون واد لی اکاک بردوامی لسر او رگی خود لسر هیتی ورزشکت و هیچ کات او بیره لا درست نبی که کول بیلا بواری ورزشکتا تنها شتك من فهم خوش يعني قالك ما بتشم بالترفيا موفقية هنرجو كان مع وقت قالك ما بتشم ناو باشكا تنها شتك فكرة كما بيو كنالكان باشكا بجوري بشنبان كهم بو خويا وخانواده هم بو من افتخار آفرين من چون لحچی زمینه خانواده حمایت یان کرده همه جوره لحچی لحظه دایانه دسمن يعني وتجانا وهر جور كلتك نالكان معنا برخورد كي أنوي تبان هر كنا أنوي أو حمايتك خانواده لم نالكان كان عندنا دسمن واقعا بومن افتخارك كهر روج قالك من لما بش مباشكة أو بتفكرم ك خانواده قالك من نالكان يعني أوادا دسمن بتانا ببهترين نحف يا مصر باشا چون هی توانی وتوکو خانمکی سرکوتو او متمانه دروست که بخانواده هنرجو كانت كمتمانين او انا بتوبت كمنالكان اسبرن دستو ودلنيان كاوشتي خويا منالكان يعني انجيني بامانج بالله من تعريف لخمنا به لا تشويقي قالوا حمايه قال كهيئه بيدر بي لمورد مربي وداوركان وانجامات هر بركه انجامي داغا من بعنوان رد أولي أو مربي ومداورة الموفقة بوجا خب خانواده من على كان هنرجوعان هر بار من شوكم خم بهزينة خم ودعوتهم كرجل خانواده كان كتشيف رمبو أنا كبينن من على كان ينداج دست هنر دست مربي كلتك يا كاركن خب خم بويا زانم كشوكم بهالكونه خانواده من على كان مدعوت كرجلتك خم كبزانن لشحيتك كاركم شون كارم وموفقيتهم لشحدك كإطمئنان كان من على كان يبيرم يندسمه زور باشا بيش قال بشي ورزش كرجعنا يعني خود بيوستر خال كردو وتواني تسركوتن لدواي سركوتن بخوتو معبكي چه إيشي كتير رجعنا انجامي والله من دو إيشي تر انجامم كل لسردانكي ناتانا بحثكم ولا لسردانكي تانا بحثتان بوبكم بعنوان كمك دسيار جراح همچنین مشغول فعالیتم لنا بیمارستان و شیخ قازیا اگر سوالش ترتانه سامي خمسة چون بو كاو برياري داك بچين باش حال بجيري والله من قبلا دوره بهياري ونسخه نويسيم ديو بعد روجه هر بعد صحبت بازات لتك جراحي قسمانا كنا خود بیمارستانا وقت من دوره كم ديك فريش علاقه مس بش منا اتحق عمل كاركم جراح يمانا
پیشنهادی دا پێم وتی یەک بار بێرە ئۆتاق ئەماڵ ئەگەر دیم ناترسیت ترسۆ لە خوێن نیە ترسۆ لە فرەت مەسالگەلتر نییە مشکڵێکمان نییە مش بە گفتەی خۆت جارڕا هەڵسان چوومە ئۆتاق ئەماڵ ئەماڵێکی ئەنجامدا هیچ ئەکسۆر ئەماڵێکم نیشان نەدا ئیسیشا همچنین لە کناریە خەریک کار جەڕاحی و کۆمەک دەستیات بۆ جەڕاحی هەنێ بیرروباوەڕی نەشا هەنێ بیرروباوەڕی هەڵە ناو کۆمەلگامان دروست بووە کە هەن لە بنەماڵەکان ئەڵێن کا جوان نییە کە خاتونەکان بێنە ناو بواری وەرزشی ڕزمیەوە و لە شولاری خۆیان ناشرین ئەوێ لە شولاریان ئەم شتە بۆ ئافرەتەکان جوان نییە وەرزشی ڕزمی کە چۆن ئەڵێن ئافرەتەکان زیاتر بە ناسکی و بە نەرمیان ناسرا چونکە چێتە بواری شەڕ و ئەمانەوەڵن بۆ پیاوەکان جوانترا و زۆرێک لە هەر بنەماڵەکان بەم هۆکارە نەیاڵە خاتونەکان کچەکانیان هاوسەرەکانیان شنە ئەم بوارە تۆ ڕێک چییە لە بوارەیە کە زۆرێک لە بنەماڵەکان بە خاتونەکانیان بە ئافرەتەکانیان وە ئەڵێن وەڵا تەنها شتێک من چەندین ساڵ لە ناو باشکاکارەکەم و ژنەفتکمەوە هاتکن بە خۆشمیان وتکە ئەوڵین سوالێک کە پرسیگیانە لێمان کایە ئەم وەرزشە کە ئەم خاتونە یا ئەم خانمە تێ نابیە کارەکە مەستومیەتە جدی هەست لە لەحاز بەدەنی و زیبایی سوورەتیۆ خۆ من ئیتمینانم داکە کە لە لەحاز سوورەتیۆ نا ئەسڵەن هەمچین شتێک پێش نایوە لە بەدەنیۆ بۆ چەنە مەستومیەتگەر خاسیان هەست بیرروباوەڕ خانوادەکانیش قەدیم وابوو شاید بێژم چەندین ساڵ پێش وا بووە لەوە لە ئیسا من ورودی جدیدم تێ اتفاقان خانوادەکان حمایەتەکەن تێن بۆ خانم گەل بۆ نەرجوی خانمیشم بیشتر هەست من خۆ ئاغاتێ لە تەکما لە سن 15 ساڵگەتانم کارکەم لە تکیانە ئاغاگەلمان لە ڕشتەی وەرزشیە ڕزمیە فرەفرە کەم ڕەنگ بگەسەوە وەلە بەرعەکسی خانمەکان فرەتن بە ڕوەکەن بە ڕشتەی وەرزشی ئەویش ڕزمی وایە بۆ وەرزشی کۆنفو کام یەک لە مسابقەکان زۆر گرنگە بەوەی کە هەر کەسێک کە سەرەتا دێتە ناو ئەم ڕشتەیەوە وەکم ڕەبیەک دە لە تۆ پرسێ ئەڵێ ئەگەر من کە ئێستا لا دەست پێ ئەەکەم کامێک لە مسابقەکەم بۆ من بۆ ڕشتەی من گرنگە کە ئەبێ حتمما خۆمی پێ بگەێن سەرکەوتنی تیا بەدەست بەڵێ کەسگەلێکە چێن گەرەکیانە ئەوەڵان گەرەکان بێکارکەن قارەمانی یەکێ لەوانشە کشوەریە واقعاً فرە تەئسیری دەست لە بانیانەوە وەختە تۆ تی مسابقەیەک شرکەتەکەی حتمما گەرەکۆ بێ بچی قارەمانی بێریت حتمما ئەشێ کشوەری بێریت تۆ تەلاشی شۆ ئەشێ بکەیت ئوستانی مناڵەکان چەندین دۆرە ئوستانیان ناوردە وەلێ متەئسفانە چونکە نەوەنەحاڵن فقط تەشویقیان نەست کەسگەلێکیش گەرەکیان تێن مەسن قارەمانی شێکەکە ئەشە لە حەد بۆ زۆر ساڵا بن چونکە بۆ زۆر ساڵ فقط دەتانە قارەمانی و کشوەری کارکات ئەکسەر بۆ زۆر ساڵەکانمانتانن متەئسفانە ئێستا لە ناو باشگاکانیشە بیشتر نەوەنەحاڵ و نەوەجەوانمانست کە تەشویقی بەڵێ تایستێ بووە کە ئەو ڕووداوە بۆ خۆت یان بۆ هونەرجوەکانت پێشات بێ خەریکی ئامادەکاری بۆ مسابقەیەک ببێتن بەڵام ڕووداوێکی ناخۆش بۆتان پێشات بێکو مەستومیەتێ کە نەیهێشت پێ بەشداری ئەو مسابقە بکەن لەوانەیە هەفتەها مانگها زەحمەتیشتان بۆ کێشا بێت وەڵا چنین شتێک پێش ناتکە بۆ من دایستا وەلێ خۆ بۆ دانە لە هونەرجوەکانم پێشات دقیقان شاید بێژم هەفتەش مەنگ لەم ئۆبەرەکەم کامڵ ئامادە بوو لەحزەگەل ئاخر ناویشیان خوێندۆ ئەسڵ نەمزانی بە چه دەلیل ناو وەرزشکاکە نەما خۆی بێ ئاگاداری بێدۆ ئاگاداری من چوو ڕۆشتووە ئەسڵ نەما ناو جایگای وەرزشە هیچ چەندین باریش قاویان لێ کرد بچێتە سەر ئەسڵ نەما شتێک وا پێشاتکە کاتێک کە هونەرجوەکانت ئەچنە سەر ڕینگ تۆ و مڕەبیەک کە لەوێ ئامادە ئەبی لایەن
سەرەتا کە بچێتە سەر ڕنگەکە چۆن ئەو متمانەی پێی چۆن ڕۆحیەی والی ئەەکەی کە ئەخنائیکە کە تۆ ئەتوانی سەرکەوتن بەدەستێنی چۆن لەو کاتانێ هاوکاریەکەی چونکەوەی کە بیستبێتم لە زمانی هەنێ هۆنەرجووە ئەڵێن نەو ساتانی کێتە خەریکی نزیکە بین بۆ دەستپێکی مسابقەکە زۆر گرنگە کە بە ڕحیەیەکی فول پڕ بە هێزی و پڕ بە ئومێدەوە بچنە سەر ڕنگ چۆن لەو کاتی هاوکاریانەکەی وەڵام من خۆمێکێکی تەنها شتێک ئێژم بە هۆنەرجوەکانم ئێژم زەحمەت خۆتان کێشاگە ئامادەگیتانە بچنە ناو ڕنگ ئێوە ئەتانن خۆی بازە وەخت بە ئۆنوان ئەکسەرن ناچمە کۆچیان چونکە مۆرەبی ئەگە بچێتە کۆچدانە هۆنەرجوو دانیشێت ئەو هۆنەرجێ تەوەقۆی دەست ئەو ئستادە هەرچی کەزانێت لەو لە حزا بێژێ پێ خۆ بە نەزەری من بووگە هۆن ئەکسەر مۆرەبیەکان و کاراکەن هەچی حرەکاتە ئێژن بە هۆنەرجوەکەی خۆیان وەلە من هیچ وەختەوە کارە ناکەم ئەرشێت کلاسەکەم دانم بە ئۆنوان کۆچ مناڵەکان لەم لەو ئەوێسم قەت تواشایانەکەم بە نظر من هەمیشەش هۆنەرجوی من موفقتر بووگە لە هین ئەو مۆرەبیەکە کە چووە کل حرەکاتەکانی وتکە بە هۆنەرجەکان کە ئەو لە حەزە لەبان کەسێتەوە خاڵی کات تەنها شتێک وتکمە زەحمەت خۆتان کێشاگە ناوتان ناوینم کە ئەتانم بچنەبان هەرەو ڕۆحی مەداگەبیان بیشتر لەوە نا کۆمەکیشیانم نەکردگە بێژم ئەو لە حەزە چوونە ناو ڕنگ بێژم پێ فڵانە کەس ئەو حرەکەتە بچەوە بە نەفتە ئیمتیازگیری هەست ئەوە هەست خۆیان شکوتانیگیانەوە چوبنە سەر باشە کاتێک کە هۆنەرجوەکانت ئامادە ئەکەی بۆ مسابقەیەک و هەڵیان ئەبژێری تۆ کومڕەبیەک کە ئەو هەڵبژاردنە ئەنجامای زیاتر چ کەسانێکیان هەڵەبژێری ئایا و کەسانی کە بۆن هەستێکی ئەلاقی پێێتی یا و کەسێک کە هەستێکی فەنەکانی جوانتر ئەزانێ تەواو حرفەکە کە تۆ تایستا ئامژ بێدا فێر بووە تۆکو خۆل لە چ ڕوویەکەوە هەڵیان ئەبژێری وەڵام من خۆمێکی کاری تکنیک ئەنجام نام کۆلان کار فایت ئەنجامە مۆبارزەکارم کەسگەلێک انتخابەکەم هەست وەک قەتێژی کار تکنیکیان فرە زەریفە حرەکاتگەل تکنیک ئەو حرەکاتگەلەوە منێژم بە ئۆڵمانی تکنیک ئستفادە لەکەن ئەوە من ناو ڕەنگی مسابقە ئامادەیانەکەم فقط تکنیکە کارەکەن زەربە ناگەنن ئیمتیازدەهییان نییە بیشتر من دەبان کەسگەلێک و کارەکەم کە 100% ئەو حرفە فێر بکن و دایەخەن لەبان حریفەکەیانەوە تکنیک بەکاردانەوەکەی مەسڵەن ناخوا لەو زەمینە خۆ تکنیک هەیە تکنیک ناو بوارەکە ئێوە یاخۆت ئامۆزیشی هەست تکنیک هەست ناو کارەکە ئێمە وەلێ خۆب مۆرەبی جیای هەست ئەم وەرزش ئێمە بە دوو دەستە تەقسیم کراگە دەستێکی فقط کار فایت مۆبارزە ئەنجامات دەستێکیشی کارێ تکنیک کە کۆنتترۆلگە فقط حرەکات نمایشی خۆی مسابقەی جیای هەست من کار تکنیک ئەنجام نام فقط کارێ مۆبارزە کارم زۆر باشە سەرکەوتوو بن ئەگەر بگەڕێتەوە بۆ پێشووترت بەڵێ دیسان هەر ئەم پیشەی هەڵەبژێری تاکو لەسەری بەردەوام بین دقیقەنەرە وەڵام بیشتریش ئەچم بە شۆنیا بیشتریش گەرەکمە فرەچگەلتر فێر بم لە وەرزشگەر ڕەزمیسرە زۆر باشە 5 ساڵی تر لە داهاتوو خۆت لەکوێ بین هەستەگەی ئەگەی بە شوێنێ هەست ئەحساسەکەم واقعەن ئایسیچە ناوخۆمە ئەوینم کە بە عنوانە یەک نەفەر کارامەت ناو هەیئەت وەرزشی کۆنفوا ئەتانە فعالیت ئەنجام بە هەر سەرکەوتوو بی خۆش سپاسەکەم تام کاتە خۆش یاخە سلامەت مەمنون خانم محەممەد ئەزیزانی من سپاسانەکەم کە ئەمڕۆژە تاکوونێ کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون ومێدەکەم بەرنامەی ئەمڕۆژ توانی بێتمان سوودێکمان بە هەر تاکێک لە ئێوە گەیاندی بێت هەتاکوونێ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تر لە بەرنامە جوانەکەی ڕەنگاڵە هەمووتان بەخوای گەورە سپێرم خواتان لەگەڵ بێت.